الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأمته أجمعين إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. يا ربي خواي قورا طاعة عبادتي هم لا يقبلك إن شاء الله. خواي قورا لعذاب قبر آقري جهنم هم لا يكمان باريز إن شاء الله. قصة 4 دنانير بسرهاتي 4 دينارك ناونشاني وتاري أم عسرية پشت بخوا همومان عبد الرحمن كري عوفمان بيستوى رضا ورحمتي خواي لي بيت أزاننك يا أبو عبد الرحمن كري عوف يكيك بو لو دكسي مجدي بهشتي عن بيدراوة 10 مبشرة بالجنة يكي لو دكسي پیغمبر صلى الله عليه وسلم مجدي بهشتي بيدان كيبو عبد الرحمن كري عوف گەنج بوو کاتێ مسلمان بوو لە مەککە بوو. مسلمانان لە مەککەیە ژیانیان نەما، کەوتنە ناو مەئەزەق و ناڕەحەتی و بێژیانیەوە کۆچیان کرد بۆ مەدینە. کاتی عەبدوڕەحمانی کوڕی عەوف کۆچی کرد بۆ مەدینە ئەفەرمێ دایکم 4 دیناری پێدام، دایکم 4 دیناری پێدام. چوونە مەدینە، پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینە سابت بوو. عەبدوڕەحمانی کوڕی عەوف لەگەڵ کەسێکی خەڵکی مەدینەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاخا بەینەهم کردنی بە برای یەکتری. ئەو پیاوە مەدینەیە هاتە لای عەبدوڕەحمان فەرمووی 2 ماڵم هەیە، ئەو ماڵەیان دانەیەکیان هەڵبژێرە بۆ خۆت، 2 بوستانم هەیە باغێکیشیان هەڵبژێرە بۆ خۆت و ئیشی تیا بکە و خورما و شتیوە بەرهەم دێت و بۆ مەعیشەتی خۆتی ژیانی خۆتی پێبەڕێ بکە. ئەویش فەرمووی لا جەزاکە الله، خوا دزات باتۆ نا، دلنی عەلە السوق، ڕێگەی بازارم پێ نیشاندە. ڕێگەی بازار لەکوێیە؟ من ئەچم بۆ بازار. برا ئەنساریەکەی وتی بۆ کوێ ئەچی بۆ بازار؟ چیت پێیە؟ فەرمووی 4 دینارم پێیە، دایکم پێیاوم. براکەی وتی ئەنساریەکە وتی بابە بازاری مەدینە یەهود و جوولەکە قۆرخیان کردووە. حەیی کوڕی ئەختەب، عەبدوڵای کوڕی ئەشکەم، ئەمانە لە بازاردا قۆرەخکاری ئەکەن کە گەورەکانی یەهودن، پارەیان پێیە، ئیعلامیان پێیە، ڕاگەیاندنیان پێیە، چەکیان پێیە، سوڵتەیان پێیە، هەرچی ئیقتسادە لای ئەوانە. تۆ چیت پێ ئەچی بۆ بازار کەسابەتکەی؟ ئەویش فەرمی وەڵا 4 دینارم پێیە، دایکم پێیاوم. کوڕەوەتی دانیشە ماڵت ئاوا بێ، با ئەویش و لێ نەکەوێ، با ئەویش نەخۆی، دانیشە بۆ خۆت وەرە ئەوە تا ئەوە خانوو ئەوە باخ. وتی نەوەڵا من هەر ئەچم، بازار لەکوێیە؟ وتی آخر چۆن؟
قال لقد دعا لي رسول الله صلى الله عليه وسلم وتي چونکە پێغەمبەر دعای بۆ کردوم پێغەمبەر صلى الله عليه وسلم دعای ڕزق و ڕۆزی بۆ کردوم فەرمووی وتێتی چی پێغەمبەر صلى الله عليه وسلم چ دعایەکی کردووە عبد الرحمن کوڕی عوف فەرمووی دعا لي رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دعای بۆ کردووم پێی وتوم اللهم بارك لعبد الرحمن في صفقة يمينه يا ربي خوايا بركت خر ناو إيشي دستي عبد الرحمن كري عوفوا هرگيز لإيشو كارو كسابتا ناو أميدي نكيت أم دعاي پیغمبرم بيه صلى الله عليه وسلم پیغمبر صلى الله عليه وسلم لخوا پاراوتوا داوای لەخوا کردووە کە لە ئیشوکارە لە کەسابەتە لە کرێکاریە لە پێیاکردنی ڕزق و ڕۆزی حەڵاڵە خوا من ناومێد نەکا ئەو دوعایەشم پێ و 4 دیناری دایکم متمانە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم متمانە بە ڕەزاقیەتی خوا متمانە بە دوعایە پێغەمبەر بۆمانەکە صلی الله عليه وسلم ئەفەرمی عەبدوڕەحمانی کوڕی عەوف فوالله دوای ئەو دوعایەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دوعایی بۆ کردم لو وضعت يدي تحت حجر لوجدت تحته دينارا بعظمتي خوا دەستم ببردایەتە ژێر بەردەوە لە ژێر بەردەکەوە پارەی تیا بوو دەستم ئەدا لە خۆڵ قیمەتی ئەکرد هەرچیەکەم ئەکڕی قازانجی ئەکرد ولو أمسكت التراب لصار بفضل الله رزقا سوێند بەخوا خۆڵم هەڵگرتایە بە فەضلی خوا و بەهۆی دوعای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەبوو بە ڕزق و ڕۆزی ئەو خۆڵە ئەم 4 دینارەی خستە ئیشەوە شتێکی کڕی بۆ 4 دینارە فرۆشتیەوە بە شتێ خێر پارەکەی زیای کرد شتێکی تری کڕی فرۆشتیەوە بە شتێ خێر هەتا گەیشتە مەڕێ مەڕەکە بوون بە دوان بە سییان بوو بە حوشترێ بوو بە وڵاخێ بوو بە ئەسپێ وردە وردە زیادی کرد ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خوا بۆهۆی دوعای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕژا بە مل عەبدوڕەحمان و ماڵ و مناڵی عەبدوڕەحمانی کوڕی عەوفە ڕۆژان هاتن و تێپەڕین عەبدوڕەحمانی کوڕی عەوف بوو بە ملیاردلێری مەدینە ملیاردلێر بوو بە یەکێک لە هەرە دەوڵەمەندەکانی شاری مەدینە ئەفەرمێ کە لە قافڵەی لە شامەوە بۆ ئەهات قافڵەکەی ئەکرد بە 2 بەشەوە 2 قافڵە پێکەوە ئەهاتن قافڵەیەکی بۆ خۆی و بۆ قازانج و دەسمایەکی لەدایەوە قافڵەیەکیشی تەسلیمی پێغەمبەرە کرد صلی الله عليه وسلم لە جەیشی عوسرەیە 4000 حەیوان 4000 ئەسپ و حوشتری ئامادە کرد بۆ مسلمانان 4000 خود کەم نییە ئەوەندە پارەی هەبوو واتە لە جەیشی عوسرەیە لە ڕۆژی عوسرەیە لە جەیشی تەبووکە 4000 جەنگاوەر بە وڵاغی عەبدوڕەحمانی کوڕی عەوف چوون بۆ جەنگ علەمایان کە ژیانی سەحابە ئەنووسنەوە ئەڵێن ڕۆژێکیان عەبدوڕەحمانی کوڕی عەوف قافڵەیەکی لە شامەوە بۆ هات خاوەنی حەیات السەحابە ئەفەرمێ قافڵەکە سەرەتاکەی گەیشتبووە مەدینە سەرەتای قافڵەی حوشتر و ئەسپەکانی کە هەمووی باری پێوە بوو ئاخرەکەی هێشتا لە شام حرەکەتی نەکرد بۆەوە زۆر بوو وەرە حەسێ بکە ئەبێت چەند هەزار ئەسپ و حوشتر بوو بێ سەرەتاکەی گەیشتبووە مەدینە هێشتا لە شامەوە هەندێکی حرەکەتی نەکرد بوو
ناو بازاری مدینە بوو بە تۆز هەڵسا. عائشەی دایکی ئیمانداران مابوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. پرسیاری کرد ئەم دەنگە دەنگ و غەوغا و جەنجاڵی و تۆزە چییە وا لە شاری مدینە بەرپا بووە و ئەو دەنگە دەنگە چییە شارش لەژاوە؟ خزمەتکارەکەی ئافرەتێک بوو، عائشەی دایکی ئیمانداران بە خزمەتکارەکەی وت، بە کەنیزەکەی وت، کەنیزەکەی عائشە وتی دایکە گیان ئەوە قافڵەکەی عەبدوڕەحمانی کوڕی عەوفە سەرەتاکەی گەشتۆتە مەدینە و هێشتا کەس نازانێ تا کوێ بڕەکات، چنێکی تر هەمووی ئەگات. عائشە فەرمووی خوا بەرەکەت خاتە ناو ڕزق و ڕۆزی عەبدوڕەحمانی کوڕی عەوفەوە. والله گوێم لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم فەرموویەتی عەبدوڕەحمانی کوڕی عەوفم بینی بە هەڕوەلە ئەڕۆی بۆ بەهەشت بەسەر پردی سیراتە ئەپەڕیەوە بە گاگوڵکەی مناڵ. چۆن مناڵ ڕائەکا دایکی باوشی بۆ ئەکاتەوەڵێ ڕۆڵە وەرە فریام کەوە ئاوا بەهەشت باوشی بۆ کردبوویەوە مناڵ وەکو چۆن مناڵ ڕائەکا بەسەر پردی سیراتەوە عەبدوڕەحمان ڕایە کرد بۆ بەهەشت. ئەم ئافرەتەش ئەم کەنیزەکەش یەکسەر بە پەلە ڕۆی هەواڵ یا بە عەبدوڕەحمانی کوڕی عەوف. عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە هەواڵەکەی بیست وتی باوەڕ ناکەم با خۆم دایکی ئیمانداران ببینم. تەشریفی بە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم زمانی عوسمانی کوڕی عەفان بوو، دەمە و پێغەمبەر صلی الله عليه وسلم وەفاتی کردبوو. فەرمووی دایکە خۆت لە دەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەت بیست؟ فەرمووی بەڵێ. فەرمووی دێتەوە بە شاهید بە ئەوە هەموویم کرد دا بەخوا، هەموویم دا بەخوا. ئەوەی بۆی هاتبوو پێشکەشی کرد. سەرەتاکەی چێنێ بوو وتمان؟ ها 4 دینار 4 دەنانیر. ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوت دانیشت بوو، جوان گوێ بگرە مسڵمان، جوان دڵی بەرێ. لە مزگەوت دانیشت بوو، پیاوێکی فەقیری هەژار دەشتەکیەکی نەناسراو خۆی خستە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم. وتی ئەی محەممەد من ئیماندارم، مسڵمانم، ئیمانم بە تۆ هێناوە، ئێسەش ئەتبینم، نەمبینیویت، بەڵام ئەزانم کەسێکی ئەهلی خێری ئەهلی چاکەی. داوا لێ دەکەم حوشترێک یا مانگایەک یا ئەسپێک بۆ ئیشکردن بۆم پێیا کە خێر دەگا، با ئیشێکی پێ بکەم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ بۆ بازار لە فڵان کوچە و لە فڵان شوێنی بازاری مەدینەیە دوکانێکی لێیە، بپرسە کامەیە دوکانی عەبدوڕەحمانی کوڕی عەوف، بچۆ بۆ لای ئەو وستڵاوی بنی پێ بگەێنە بڵێ پێغەمبەر ناردوومی صلی الله عليه وسلم. وتی شتێکت باتێ، ئەسپێیە، حوشترەیە، وڵاخێک بۆ ئیش و کار. ئەویش چوو بۆ شوێنەکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ناونیشانەکەی پێیا بوو، دوکانەکەی عەبدوڕەحمانی دۆزیەوە، وتیان ئەوە عەبدوڕەحمانی کوڕی عەوفە. چووە نزیکەوە، هێشتا نەچوو بۆ دوکانەکەەوە، بینی عەبدوڕەحمانی کوڕی عەوف هەندێک گەنم کەوتون دنکە دنکاڵیان نەگرێتەوە، ئەیەوێ خراب نەبن و ئەیەوێ پیس نەبن، ئاوا کۆمەڵێک گەنم کەوتون لە دوکانەکەی گەنم مشتیوای تیا بووە. لە دڵی خۆیان وتی ئەمە بە دنکە دنکە گەنم کۆ ئەکاتەوە، لەکوێ ئەشت ئەیا بە من؟ گەڕایە بەلای پێغەمبەر صلی الله عليه وسلم، وتی ئەی پێغەمبەری خوا، تۆ من و ناردە بۆ لای کابرایەک دنکە دنکە گەنم کۆ ئەکاتەوە، ئەوە کەی وەڵاخ و شتی وا ئەدا بە من، کەی حەیوانەیە بە من، کەی ئەسپ و حوشترەیە بە من، بمێرە بۆ لای نەفەرێکی دۆڵەمەند. وتی بڕۆ، فەرمووی بڕۆ بۆ لای ئەو هەقت نەبێ بڵێ پێغەمبەر ناردوومی صلی الله عليه وسلم. ئەڵێ بەناومێدیەکەوە کابرا ڕۆشتم،
هەستمە کرد هیچم ناداتێ ڕەنگە نەیبێ یا شتێک بێ ئەڵێ سڵاوم کرد و وتم پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردوومی ئەسپێ گوڵاخێ شتێکم بیتێ بۆ ئیش و کارم ئەڵێ ئەویش عەبدوڕەحمانیش بانگی شاگردەکەی کرد بانگی شاگردەکەی کرد و فەرمی بیبە بۆ ناو حوشترەکان و ئەسپەکانم بزانە کامەی بەدڵە لە ئەسب لە حوشتر بیەرێ ئەو کەسەی ئەم قسەیە باسەکە ئەفەرمێ بردی بۆ لای ئەسپەکانی ئەسپێکی هەڵبژارد ئەگەر بجوڵایە حەوت ئەسب شوێنی ئەکەوتن پێکەوە بوون گیانە ئەبوونەوە ئەڵێ وتی ئەوەم ئەوێ وتی یاخود تۆ دانەیەکت داوا کردەوە حەوت شوێنی ئەکەوێ وتی دێ ئەوەم ئەوێ هاتەوە بۆ لای عەبدوڕەحمانی کوڕ ئەو شاگردەکەی وتی قوربان داوای ئەو فڵان ئەسپ ئەکا کە حەوت ئەسپەکە شوێنی ئەکەوێ فەرمووی پێغەمبەر نەیناردووە بچۆ بیەرێ بچۆ بیەرێ پێغەمبەر نەیناردووە شانی ئەوێ بیەرێ ئەمە هەمووی سەرەتاکەی 4 دینار بوو بەڵام مادام ئیشی کرد مادام لەگەڵ ئیشەکەیە خەیری کرد خوا ئاوا ڕژاندی بەسەریا خوا لەگەڵ ئەو پیاوچاکانە ئینشاءالله حەشرمان کە خوا لە گوناحمان خۆش بیت عاقبەت خێرمان بکەیت خوا ڕەحممان پێ بکەیت خوا ئیمانمان سەلامەت بکەیت خوا دوعاکانمان گیرا بکەیت خوا شیفای نەخۆشەکانمان بەی خوا بەزەی و بە حاڵمان نابێتەوە خوا تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکەیت خوا وامان لێ بکەی عەبدی ڕاستەقینەی تۆ بین خوا بۆ تۆ مانوو ئەبین بۆ تۆ بەڕۆژوو ئەبین بۆ تۆ تەراویح ئەکەین دوعا لە تۆ ئەکەین خوا تۆ سەمیع و بەسیری خوا فریامان کەوی خوا دوعاکانمان گیرا بکەی لە گوناحی باوک و دایکمان خۆش بی لە گوناحی مردووەکانمان خۆش بی خوا شیفای نەخۆشەکانمان بی یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بی خوایە هەر کەسێ نەخۆشە داماوە و زەری لە خوا ڕەحمی پێ بکەیت یا ڕەبی خوای گیان داوا لە دەکەم هەرزانی خەیتە وڵاتمانەوە ڕزق و ڕۆزی حەڵالمان بەنسیب بکەی خوایە محتاجی حراممان نەکەی یا ڕەبی ئەوەی چاکە چاکی بۆ بکەی ئەوەی خراپە خوایە چاکی کەی ئەوەی دڵسۆزی خاک و خەڵکە خوایە موفەقی کەی ئەوەی خائینە خوایە بێحرمەتی بکەی خوایە بە ئیسلامەتی بمانژێنی بە ئیسلامەتی بمامرێنی خوایە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته